هیوادارم دەستگای داد لە کوردستان بەو بڕیارەدا بچێتەوە کە چەند گیراوی دەڤەری بادینان بە زیندان سزادران. ئەمە دوایین پۆستی ئەدهەم بارزانی ئەندامی سەرکردایەتی و ئامۆزای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە وەک پشگیریەک بۆ ئەو پێنج سزادراوەی بادینان کە ڕۆژی 15 شوبات لەلایەن دادگای تاوانەکانی هەولێر بە 6 ساڵ زیندانی کردن سزادرا. ئامنووسینەی ئەدهەم بارزانی بەس بوو بۆ تەقینەوەی ناکۆچیەکانی ئاگری نێوان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کە هاوکات ئامۆزای یەکترن. ماوەیە کە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی لە ناکۆچی توندان و پرسی گیراوانی بادینانیش ناکۆچیەکانی ئەو دوو ئامۆزایی خۆش کرد و ئەدهەم بارزانی بە پۆستێک ئەو ناکۆچیەی زیاتر قوڵ کردەوە. لە دوایەوە پۆستە میدیاکانی سەر بە باڵی مەسرور بارزانی بە تایبەت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هێرشێکی زۆر تند و گەورەیان بۆ سەر ئەدهەم بارزانی دەست پێ کرد و ئەو هێرشەش بەردەوامی هەیە. لە بەشێک لە میدیاکانی پارتیدا نووسراوە ئەدهەم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە هەژماری تایبەتی خۆی کەلامێکی بڵاو کردوتەوە تێیدا بێگەڕانەوە بۆ سەروەری دادگا و دەسەڵاتی سربەخۆی دادگا هاتووە قسە لەسەر دۆسیەکەکات کە هێشتا ڕێکارەکانی دادگای تێدا ماوە. هەروەها نووسراوە ئەو تەداخل و دەزوەردانەی دادگا لەلایەن ئەدهەم بارزانی کۆمەڵێک پرسیاری بە ئێمەدا کە پێویستە لە جەنابی ئەدهەمی بکەین. ئەرێ بێ زەحمەت جەناب تۆ بە چ سیفەتێک دەزوەردان لە کاروباری دادگاکەیت؟ ئەگەر هەر قسەژەکەیت بۆچی بێگەڕانەوە بۆ سەروەری دادگا باز لە ئازادیانەکەیت؟ ئەوەش نووسراوە بۆیە جەنابی شێخ تۆ هەڵگری پاشناوێکی کە تێیدا بەرەی چاواشەکاری و بەرەی ڕەدووکەوتنی قەرەباڵغی تۆڕی سیخوڕی ئێران نییە. ئەبێت بزانیت ئەو بەرەیە کە تۆ پاشناوی هەڵگرتووە بەرەی ڕێبازی کوردایەتی و کوردستانی بوون و دەوڵەتداریە بۆ گەلی کوردستان نەک چاواشەکاری و تەداخلی دادگا و ڕەدووکەوتنی قەرەباڵغی تۆڕی سیخوڕی قەرارگەی ڕەمەزان. ئێستا دوای قسەکەی ئەدهەم بارزانی وەڵامی میدیاکانی سەر بە مەسرور بارزانی گرنگە بپرسین ئەدهەم بارزانی چێیە؟ ئەدهەم شێخ عوسمان شێخ ئەحمەد بارزانی 16 نیسانی 1962 لەدایک بووە و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە و ئێستا ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتە. ئەدهەم بارزانی ئامۆزای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتە و ڕێبەری حیزبوڵڵای شۆڕژێڕی کورد بوو لە ساڵی 1970 کە وەک بەشێک لە حیزبوڵڵای کووردا مەزرا و هاوکاری دارایی لە ئێران وەرەگرت. حیزبوڵڵا لە ساڵی 2004 پاژەوەی ئەدهەم بارزانی بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵوەشایەوە و لە مانگی ئاداری 2014 هەواڵێک ڕاگەیەندرا کە ئەدهەم بارزانی ئەیەوێت حیزبوڵڵای کورد بە هاوکاری ئێران زیندوو بکاتەوە. بەڵام ناوبراو ئەم هەواڵەی ڕەت کردەوە وتی هیچ ئامانجێکی بۆ ئەم کارە نییە و ئەیەوێت لە ناوڕیزەکانی پارتی دیموکرات بەردەوام بێ. ئەم پاشخانە سیاسیەی ئەدهەم بارزانی و نزیکیەکەی لە ئێران لە ڕابردوودا هەمیشە کێشەیەکی گەورە بووە بۆی لە ناو پارتی دیموکراتی کوردستان و بە بەردەوامی لەلایەن بەشێک لە سەرکردایەتی حیزبەکەی دژایەتی ئەکرێت.